برای طاهر شیخ عزالدین سروک جورا بازرگانیا حلبجه ج رومایا ایتالیا دید گلمه دابیتن بحثا گرینگیا قربان دا آبوریا دنا برا هرما کردستان و ایتالیا بکتن کو نحال ایتالیا بری بدشتن و شانده که برفرها هرما کردستان بجداری دوی قربانده دا کیره جبو وی که پیوندین بازرگانی آبوری گشت و گذاری همیوان پیوندیان گرینگی پی بدن هرما کردستان سودج ایتالیا ور بگیرد و ایتالیا سودج هرما کردستانی ور بگیرن. برای جناب شیخ تو بخیراتی جبو کردستان 24 دست به که ام قربانده که تایبته با کرد و ایتالیا کان ایوه چی تن به ایتالیا کان گود ایتالیا کان چیان به ایوه گود سپاس سلااو لە ئێوە لە خێربی بینەران بیسەرانی بەڕێزیش بەڕاستی ئەمڕۆ کۆڕبەندێکی ئابووری بوو لە ڕۆما لە بینای پەرلەمانی ڕۆما دانیشتین بە ئامادەبوونی بەڕێز کاک سەفینزەیی بەرپرسی بەوێندەکانی دەرەوە و بەڕێز وەزیری کشت و کاڵ و بەڕێز کاک محەممەد شوکری بەرپرسی و بەرهێنان و کۆمەڵێکی زۆر بازرگانی کوردستان و هەر چوار ژوورەکەی ژووری بازرگانی پیشسازی لێرە بوون دانیشتن ئەمڕۆ دانیشتی وتار و گفتوگۆ کرا و کۆمەڵێشتی باش تەقدیم کرا و لە ئاستێکی باڵا دانیشتەکان جێبەجێ کرا لەلایەن سەرۆکی چواردەیەمی کاروباری ئەوروپا لە ژووری نوێنەرانی ئیتالیا بەڕێوەچوو بە ئامادەبوونی وەزیری ژینگە و ئاسایشی ئیتالیا هەروە بریکاری وەزارەتی کشت و کاڵ و ئاسایشی خۆراک ڕاوێژکاری سەرۆک وەزیرانی ئیتالیا لەگەڵ ڕاوێژکاری سیاسی باڵای وەزارەتی کشت و کاڵ هەروەها کونسوڵی گشتی ئیتالیا لە هەولێر کە کونسوڵی تازەیەوە کونسوڵی پێشووتریش کە ئەم هاتوتە جێگەر لەوێ بوو هەروەها جێگری بەڕێوەبەری گشتی کاروباری دەرەوە بۆ هاوکاری نێودەوڵەتی ئەمانە هەموو قسەی خۆیان تەقدیم کرد و وەفتەکەی ئەمە بەرنامە و پرۆگرامی خۆیان پێشکەش کرد قسەکان هەمووی لەسەرەوە کرا کە پێویستە بە گوڕوتینێکی نوێوە و زیاتر پەیوەندیەکان پەرە پێ بدرێت پەیوەندی نێوان وڵاتی ئیتالیا لەگەڵ هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە پەیوەندێکی بەهێزە و بەردەوام هاریکاری یەکتری کراوە و لە ساڵانی پێشوویشە حکوومەتی ئیتالیا لە ڕووی کشت و کاڵیوە زیاتر و لە ڕووی ئەو دەورانەی کە کراوەتەوە ئەو خولانەی کە کراوەتەوە هاوکاریەکی باش بووە بۆ هەرێمی کوردستان ئێستا ئەبێ ئەو هاوکاریە زیاتر برەو پێ بدەین لە ڕووی بازرگانیوە لە ڕووی پیشسازیەوە لە ڕووی گەشتیاریەوە و هەر ئەم ڕۆژ مزەکەرەیەکی تەفاهم باڵێ قوربان مەبەستێکی تایبەتتان هەیە لەم کۆڕبەندە کە کۆڕبەندێکە تایبەتە لە نێوان هەرێمی کوردستان و ئیتالیا دەتانەوێتن لەم کۆڕبەندەیە چلێک تێگەیشتنێک واژۆ بکەن بۆ ئەوەی لە سبەی ڕۆژە ئیتالیەکان چی بکەن لە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان چی لە ئیتالیا بکاتن ئەگەر بە کورتی بەڵێ ئەمڕۆ و عەرزم کردی گەشتمەوەی کە مزەکەرەیەک یعنی مزەکەرێکی تەفاهم واژۆ کرا بۆ پرۆژەیەکی گەشتیاری گەورە بۆ مەنتیقەی سۆران کە ئیتالیەکان لە ماوەی 6 مانگی داهاتووە پێی هەڵبسن دیارە ئەم کۆڕبەندە سبەی ماوە ئێمە سبەینە دانیشتەکان دانیشتن لەگەڵ بازرگانانی ئیتالیا کرێت بێتوبی ئەەکەین داریشی لەگەڵیانە بزانین لە هەر ڕوویەکەوە کە بتوانین بگەێنن نەتیجەیەک بێنە هەر شتێکەوە ئەوان بێن دەستیوە بەرهێنان بێن لێەوە بەرهێنان بکەن و ئێمە هەموو ئاوکارێکیان بۆ جێبەجێ بکەین بە تاکید سبەینە زیاتر بۆمان ڕوونە بێتەوە ئەمڕۆ زیاتر گوتارەکان گوتاری تەشجیعی و تەحفیزی بوو بۆ لە یەک تێگەیشتن بوو و هەموو ئیستیعداد دەربڕین بوو لەلایەنی بەرپرسانی باڵای هەردوو لاوە کە ئێمە بەڕێزان ئەو بەڕێزەی کە باسم کرد هەموو تاری خۆیانیان پێشکەش کرد و ئەوانیش هەموو ئامادەیەکیان دەربڕیوە ئێمە سبەینە ئینشاڵڵا دانیشتنی بەردەواممان ئەبێت و بابەتەکە ئەوەیە کە ئێمە ئەمانەوێ بازرگانی بینی ئیتالیا و بینی هەرێمی کوردستان گەشە پێ بدەین زیادی بکەین و بتوانین دەستی و بەرهێنی ئیتالی بێنین لە کوردستان و بەرهێنان بکە و ئێمەش بزانین ئێمە لە بۆ
بۆ ئیتالیا ئەو شتومەکانی کە لێرە ئەخوات بە وڵاتی خۆمان بتوانین باشە کاک تجارەت و تایر بازرگانی تیا بکەین بە سبەینێ زیاتر ئەومان بۆ ڕوو نەبێتەوە. باشە چ جۆرە دڵنیاییەک دەیدەنە کۆمپانیەکانی ئیتالیا بۆ ئەوەی بێن لە هەرێمی کوردستان کاری وەبەرهێنان بکەن بە تایبەتی لە بواری گەشت و گوزار؟ بەڵێ گەورەترین دڵنیایی بۆ ئەوان ئێستا ئێمە کە داومانە پێیان ئەوەیە کە ئەمن و ئاسایش بەرقەرارە، یعنی بە مەوزوعەکە مەنتیقەی هەرێمی کوردستان ئامنترین مەنتیقەی شوێنەکەیە و زۆر کەش و هەوای لەباری هەیە لە هەموو ڕوێکەوە کە ئەوان بێن وەبەرهێنانی تیا بکەن، بە تایبەتی لە مەوزوعی لە مەسەلەی و لە سێکتەری گەشت و گوزار و لە سێکتەری کشت و کاڵە و ئەمانیش لە سێکتەری کشت و کاڵە ئەگەر دیقەت بدەن ئێمە زۆربەی زۆری ئەو ئالێتە و مەکاینانی کە لە کشت و کاڵە ئیشی لەسەرکرێ ئیتالیە دەستێکی باڵایان هەیە لەوە و مەسەلەی ئەو سەناعەت و پیشسازیانەی کە لە بواری زەیتون و ڕۆنی زەیتون و ئەو جۆرە مەعاملانەی تەصنیعی زەراعیایە زۆربەی زۆری ئەو مەعاملە ناجحانن ئەو شەریکاتانە کە سەرکەوتون لە ئیتالیا. ئەو زەبینەی کە لەبارە لە کوردستان لە ڕووی زەراعی و لە ڕووی گەشت و گوزارەوە و لە سەروی هەمووە لە ڕووی ئەمنیەوە کە ئەمنیەت بەرقەرارە کە شۆوا سیاسیەکە باشە لەبەرەوە ئەوان ئەم دڵنیایەمان هەیە بۆیان و ئەوانیش بە دوای ئیشوکاری خۆیان و مەساڵحی خۆیانە ئەگەڕێن ئومێدەواری بتوانین بگەێنە نەتیجەیەکی باش لەگەڵیان. باشە کاک تایر خۆتەزانی لە ڕۆمای لە ئیتالیا دڵنیام ئێستا بیتزای ئیتالیت خواردووە. ئیتالیا بە ناوبانگە بە خواردنی جۆر بە جۆر بە تایبەت بیتزا کە بیتزای ئیتالی بە ناوبانگە لە هەموو جیهانە. ئەنی ئیتالیا لە زۆر بوارە دەوڵەمەندە لە خواردن، لە جلوبەرێک، لە هونەر، لە شانۆ، لە گەشت و گوزار تایبەت زنجیرە چای ئەڵب کە ساڵانە بە هەزاران خەڵک لە دەرەوەی ئیتالیا سەردان دەکاتن. هەبوونی ئەو هەموو کەنیسەیە گەشتیاری ئاینی سەردانی ڕۆما دەکاتن بە تایبەت ڤاتیکان کە لە ڕۆمایە. یعنی دڵنیاییەک بە ئێوە دراوە لەم کۆڕبەندەیە کە ئەزمموی ئەو هەموو پێشکەوتنەی کە لە ئیتالیا هەیە بینن لە هەرێمی کوردستانیش تاقی بکەنەوە یان هەماهەنگ بن لەگەر ئێوە کە ئێوەش پەرەی پێ بدەن لە هەرێمی کوردستان لەم هەموو بوارەیە؟ بە پێ قسەکاری خۆیان بەڵێ یعنی ئیستیعدادیان دەربڕیوە و دڵیان خۆشە بە کۆڕبەندەکە و ئامادەی هاوکاری هەن و ئەوانش ئەو ئیستیعدادیان تیا هەیە و پێیان خۆشە تەعاملی تەواو و مباشر لەگەڵ هەرێمی کوردستانە بکەن بە تایبەتی کە لە ڕۆسیاسیەکەی وە مرتاحن لەگەڵ هەرێمی کوردستانە لەبەرەوە بەڵێ ئەو بە پێی قسەکاری خۆیان ئێمە تەوەقعی ئێوەیان لێکەین ئینشاڵڵا. ئەی بیزای ئیتالیت خواردووە؟ جان ئەڵێم بیزای ئیتالیات خواردووە لە ماوەی دوو ڕۆژەی کە لەوێنە؟ وەڵاهی ئێمە ئەمڕۆ یەکەم ناخواردنمان بێ ئێوە ناخۆش ئەم نیوە ڕۆ بووە چونکە شەو درەنگ گەشتی لە ئێرە و فرسەتیشمان نییە زۆر زوو ئەگەڕێنەوەی خواردنەکەیان چی بوو کاک تایر؟ پێشەوە بگەڕێنەوە. وەڵاهی خواردنیان زۆرە بە تایبەتیەوە لەگەڵ لە کەسانێک بپرسی خواردنیان زۆر مەبەست بێ زۆر باشترە. منە بیرم بەلای برج و شلەکەی خۆمانەوە هەیە لەبەرەوە زۆر تەبیعەتی کورد وایە بستە هەر شوێنە هەموو ئەو خواردنێکیان هەیە. کورد وایە بستە هەر شوێنە شلە و برنجەکەی خۆی لە بیر ناکات هەڵێ شلە و برنجەکەی خۆمان بە هەموو خواردنی جیهان هەیە. بەخوا ئەو سازیان من هەر خۆ تەبیعەتم لەگەڵ خواردە شەرقیەکانی خۆمان هەیە بەس لێرە زیاتر بۆ کەسێک کە بە دوای خواردنێ کۆبێکە دڵی لێ مرتاح بێ بڵێن لەبارەی حەڵاڵیوە ئەبێ زیاتر ئەوانە بخوات کە هی بەحرە لە ماسی و لە ڕۆبیان و من بەلای ئەوانە ئاچم تۆزێ زیاتر. دەست خۆش سەرکەوتوو بن بە سەلامەتی بگەڕێنەوە. سپاس بەڕێز تایر شێخ عەزەدین سەرۆکی ژۆرە بازرگانیە هەڵەبجە ژە ڕۆمایە ئیتالیا دگەلمەوە گەلێکی سوپاسی هەر هەبن.